نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. وەستانەوە لە بەرامبەر درۆ و درۆ هەڵبەستان. هەر بەڕاستی لەو سەردەمەدا هەروەک بڵێیت جاری جەنگ لە بەرامبەر درۆوە درابوو. ئیبن شیهابی زۆری، ئیبن سیرین، سۆفیانی ئەوری، عامری کوڕی شەراحیلی شعبی، ئیبراهیمی کوڕی یەزیدی نەخاعی، شوعبە، ئەبوو هیلال، قەتادەی کوڕی دەعامە، حیشامی دەستەواعی، میسعاری کوڕی قودام، بەڵێ هەموو لە بەرامبەر درۆوە جاری جەنگیاندا بوو. هەروەک کارمەندێکی تایبەت بەو کارە چاودێری درۆ و درۆ هەڵبەستانیان کردووە و ڕاستیان لە درۆ و چەوتی جیا کردوەتەوە. ئەبوو هیلال و شوعبە و سعیدی کوڕی ئەبی سەدەقە هەر کاتێک سەبارەت بە فەرموودەیەک کە لە قەتادەی کوڕی دیعامەوە دەیانگێڕایەوە بچووکترین گومانیان بۆ دروست ببوایە، یاخود یەکێکیان بیوتایە بەم جۆرەی فەرمووە و ئەوی دیکەیان بیوتایە بەو جۆرەی فەرمووە، دەگەڕانەوە بۆ لای حیشامی دەستەواعی و وەک داوەر لە نێوان خۆیاندا دایاندەنا. شوعبە و سەوریش لە هەر بابەتێکدا گومانیان بۆ دروست ببوایە دەگەڕانەوە بۆ لای میسعاری کوڕی قودام. ئەمانە هەنگاو بە هەنگاو چاودێری ئەو کەسانەیان دەکرد کە دەمارگیری مەزهەبیان هەبوو. لە هەر شوێنێکدا بوایە لە بەرامبەر کەسێکەوە کە شێلگیر بوو لە وتنی درۆدا ڕاست دەبوونەوە و هەر فەرموودەیەکیان بگواستایەتەوە ئەم ئیمامە مەزنانە لێیان دەپرسی لە چێوە گوێت لێ بووە. ئەرچی لە بەرکردنی فەرموودە. لەم نێوەدا بلیمەتەکانی لە بەرکردن و ئەزبەرکارە مەزنەکان بە بێوەستان فەرموودەیان لەبەر دەکرد. سەبارەت بە ئەحمەدی کوڕی حەمبەل دەوترێت کە 1 ملیۆن فەرموودەی لەبەر بووە کە لە فەرموودەی سەحیح و حەسەن و لاواز پێکات بوون. ئەمانە هەندێکیان دەقەکانیان هاوشێوە و سەنەدەکانیان جیاواز بوون و هەندێکی تریان هەم سەنەد و هەم دەقەکانیان جیاواز بوون. کتێبی ئەلمەسنەدەکەی کە 40,000 فەرموودەی لەخۆ گرتووە لە نێو 300,000 فەرموودەدا هەڵبژێردراون. هەڵبەتە لە نێو ئەم 40,000 فەرموودەیەدا فەرموودەی دووبارە و کۆمەڵێ فەرموودەی زیادکراو کە عەبدوڵڵای کوڕی لە ژێرناوی ئەلزەوادا بۆی زیادکردوون هەیە. هەروەها یەحیای کوڕی مەعین کە تەواوی ژیانی بۆ فەرموودە و وتە پیرۆزەکانی پێغەمبەری خوددا تەرخان کردبوو، فەرموودە مەوزوعەکانیشی لەبەر دەکرد. جارێکیان ئەحمەدی کوڕی حەنبەل لی دەپرسێت کە بۆچی وا دەکات؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ بەو کەسانەی دێنە لام دەڵێم ئەم فەرموودەیە و ئەو فەرموودەیە مەوزوعن، ئیدی فەرموودەکانی بەدەر لەمانە دەتوانن وەربگرن. بەڵێ لەسەر ئەو هێڵەی لە ئیمام زوهریەوە بۆ یەحیای کوڕی سعیدی ئەلقەتان و لە بوخاری و موسلیمەوە بۆ دارالقوتنی و حاکم درێژ دەبوویەوە هێندەی دنیایەک ئەزبەرکاری ڕەخنەگر پێگەیشتون. هەستی حەقپەرستی. چاودێریکردنی درۆ هەڵوێز لە بەرامبەر قسەی درۆ و هەڵبەستراوەوە بەرزڕاگرتنی خاتری حەق و ڕێگەنەدەن بە وترانی ئەوەی ڕاست نییە لە تایبەتمەندیە بەرزەکانی ئەو سەردەمە بوون. بۆ نمونە ڕۆژێکیان کاتێک حەزرەتی عومەر وتاری پێشکەش دەکرد فەرمووی مارەیی کچەکانتان با لە سەر و چل ئۆقیەوە نەبێت. هەر یەکسەر لە پشتی پەردە و لە نێو کۆڕی ژنانەوە ئافرەتێکی بەتەمەن هاتە دەنگ و وتی بۆچی دەبێت وابێت؟ ئەی ئەمیری باوەڕداران، مەگەر خوای گەورە لە قورئانی پیرۆزدا نافەرمێت کاتێک لە خێزانەکانتان جیا بوونەوە ئەگەر بە قینتار مارەییتان پێبەخشی بوون هیچیان لێ وەرمەگرنەوە؟ بەڵێ هەر لەوێ داوا لە خەلیفەی مەزن کرا بڵێت عومەر هەڵەی کرد و پیرێژنەک ڕاستی کرد، یاخود بڵێت ئەی عومەر تۆ هێندەی پیرێژنێک لە ئاینەکەت شارەزانیت. لەم جۆرە حاڵەتانەدا ئیمامانی شوێن کەوتوانیش بە هەمان شێوە مامەڵەیان دەکرد. بۆ نمونە زەیدی کوڕی ئەبوو ئونەیسە سەبارەت بە براکەی خۆی دەیوت لە براکەم فەرموودە وەرمەگرن. جائیدی ئەمە بەهۆی وردەکار نەبوونی براکەیەوە بووبێت، یاخود بەهۆی دەمارگیری مەزهەبی یاخود هەر هۆکارێکی دیکە ئێمە ئاگامان لێی نییە. کاتێک لە عەلی کوڕی مەدینی کە یەکەم کەسە لەبارەی هاوڵانەوە دانراوی هەبێت و مامۆستای فەرموودەزانە مەزنەکانی هاوشانی بوخاری و موسلیم بووە دەپرسرێت باوکت چۆنە؟ لە وەڵامدا دەڵێت ئەوە لە من نا بەڵکو لە کەسی دی بپرسن. کە پێداگریشی لێ دەکەن دەڵێت
فەرمودە ئاینە و باوکیشم لاوازە. زانای بەناوبانگ وەکیعی کوڕی جەڕاح کە لە قوتابخانەی ئەبوو حەنیفەدا گەورە بووە و مامۆستایەتی بۆ ئیمامی شافعی کردووە کە ئیمامی شافعی لە دوو دێڕە بەناوبانگەکەیدا یادی دەکات و دەڵێت: شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وأخبرني بأن العلم نور ونور الله لا يهدى لعاصي. بەڵێ هەر ئەم ئیمامی شافعیە بوو کە لە پاش ئەم ئامۆژگاریە دەڵێت: هیچ شتێکم بەبیر نایەت کە بیست بێتم و پاشان لە بیرم چوو بێتەوە. هیچ شتێکیشم بیر نایەت کە بۆ جارێک گوێبیستی بووبم و دووبارەم کرد بێتەوە. جا ئەم وەکیعی کوڕی جەڕاحە هەر کات باوکی فەرمودەی ڕیوایەت بکردایە لە پەنایدا دەمایەوە. کاتێکیش پێیان دەگوت بۆچی وا دەکەیت؟ لە وەڵامدا دەیوت: باوکم یەکێکە لە فەرمانبەرانی گەنجینەی دەوڵەت. ئەگەری ئەوە هەیە کە هەندێک گوتە سەبارەت بەو دەوڵەتەی فەرمانبەرە تێیدا نەرم بکاتەوە. منیش لە لای دەبم بۆ ئەوەی گەر لاوازیەکی لەم شێوەیەی لێوە دەرکەوت ڕێگری لێ بکەم.